لێرە کۆبوو نەتوانێ بە دەست پێشخەری کۆمیتەی ئازادی ئۆچالان بۆ ئەوەی کە بتوانین گرتبوون و چالاکێکی مانگرتن ئەعلام بکەین و لەم چالاکێدا بە بەشداری چەندین لایەنی پەیوەندیدار بۆ پرسە کە بۆ پرسی بەڕێز ئۆچالان و ئازادیکردنی ئۆچالان مانگرتنێک بەڕێوە دەچێت. زنجیرەیە چالاکی 15 شوباتە کە پەیوەندیدارە بەو گەلە کۆمەنی و دەوڵەتی لەسەر ڕێبەری گەلەکەمان بەڕێز عەبدوڵڵا چالان کە کراوە. لێرەدا ئێمە وەکو ئەم کۆمیتەیە کە بڕوامان بەوە هەیە کە ئازادی ئۆچالان بە گرنگ دەبینون و بێ قەید و شەرت داوای دەکەین چونکە ئەمڕۆ کاتی ئازادی ڕێبەراپۆیە. لەگەڵ ئەمانەشدا ئەبێ ئێمە زۆر بەڕوونی ئەوە بزانین کە ئەم گەلە کۆمەنی و دەوڵەتەیە کە چەند کاریگەرێکی سلبی لەسەر ڕێبەردانراوە لە زینداندا کە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا چاوپێکەوتن و مافە ئازادیەکانی خۆی لە ناو زینداندا پێشێل کراوە و ڕێگەی لە دەگیرێت کە بتوانن سەردانکردنی هەبێت و بینینی هەبێت و چالاکە مرۆیەکانی ڕۆژانەی خۆی بەڕێوە بەرێت. دیارە زیندانی ئیمراڵی زیندانێکە لە گۆنتەنامە خراپترە و لە ڕووی دەرونیەوانەیە کاریگەرێکی سلبی لەسەر بەڕێز ئۆچالان داناوە. خودی زیندانەکە زیندانێکە کە خزمەت بە هیچ جۆرێک لە با بڵێن کەسایەتی ئۆجالان و زیندانەکانی تر ناکات. بۆیە ئەمە بەڕاستی مەترسیدارە. لێرەوانە ئێمە بانگوازی ئازادبوونی ڕێبەراپۆ دەکەین. ئێمە پێمان باشە و بانگوازی گەلی خۆمان دەکەین گەل پشتگیری لەم حاڵەتە بکات کە پێویستە ڕێبەراپۆ ئازاد ببێت. پێویستە خەڵک بێتە سەر شەقامەکان و داوای مافەکانی بکەن بە شێوەیەکی مەدەنیانە. ئێمە ئەمانەیەم چالاکیانە بەڕێوەبەرین. لە هەمان کاتیشدا بانگوازی ئێمە بە هەموو لایەنە سیاسیەکان هەیە کە پشتگیری لەوە بکەن کە ڕێبەری گەلی کورد مافی خۆیەتی کە ئازادی بەدەست بێنێت و ئەو شێوازە بە زۆر سەپاندنەی دیسپلین کە لەسەر ڕێبەری گەلی کورد هەیە ڕەت کرێتەوانێ و بە مافی ڕەوای خۆی بگا کە ئەویش ئازادی ڕێبەراپۆیە چونکە ئەمڕۆ کاتی ئازادیە. لێرەوانێ سڵاو بۆ ئیمراڵی دەنێرین. ئێمە پشت و پەنای ڕێبەری خۆمان و تێکۆشەری گەلی خۆمان بەڕێز ئۆچالانین. ئەس دژمنی شەرمزارکەم ئەوەی کە دژمناتیە سەرکاپو کرد 24 سال لە زیندانێدا بەرخاترە نەتنێ ئەس تەمامی ژنێ کورد تەمامی ملەتی کورد یعنی هەر چارپارچە کوردستانێ و مانگرتنێکم پێسەر بلندم مانگرتنێکم ئینشەڵڵا سەرکێمە ئازاد بیتن ئەو بیوەلەرزێک و ساختەگی چێکرینە ئەز وانژی جارەکە شەرمزارکەم که خاص بس بو کردا و دست پێکێ و ڕابووینە ساور کرینە باشە بیوەلەرز بێتن کی دێ ساور کرد ئەگە شولێ رب العالمینی بیتین کە ساور ناکرد بەس ئەوە ساختەگیە دەست پێکێ بەرنامە خۆ چێ کردبوون که ماوێت ئەو تشتە بکە چان حرفیت لێتە خۆرە ئەو هەمێ ئینسان بن ئاخێ وڵا وەزیفە وانە ئەرکێ تەمام ژنێ کوردە چونکە سەرکێمە خاص بەر ژن بەر زولمێ ژنێ چوێ زیندانێدا ئەوە 24 ساڵە دەبێ هەمی بینە مانگرتن بەشدار بن. ئەم زهنیەتە زهنیەتێکی فاشیزمانەیە بەرامبەر بە ڕێبەراپۆ دەکرێت. بۆیە لێرەدا بە بڕوای ئێمە مانگرتن دەکاتە ئەوەی کە مۆڕاڵێکی معنەوی گەلە دەبەخشرێ بەرامبەر بەوانەی تر کە هێز و تین بدا بە هەموو تاکەکانی ناو کۆمەلگا لەو چالاکیانەدا بەشدار بن کە پێشەنگایەتی دەکا بۆ چارەسەری کە ئەوەیە ئازادبوونی ڕێبەراپۆ بە گرنگ ببینێ.